اف ساله برهمه ما نافخوی بس پنیر کردیه و ماسته وکی دیجی جاجی ما یک ما یه نافخوی گلگی ما همی بو مشرخ کرد ترکی تیتن یه خمالی عالم پتر حاجت کتن بخود باتن هنگوینه خمالیه جاجی خمالیه پنیر خمالیه هکو هندی خمالی هبیتن یه ترکی قیمت چیتن راستی تشتیمه هندیمه تجربه سرکری تشتیمش همین تشتی باشتره لیبوریم و ابروکه چه تشتی خمالی منینه از بارنا که من تشتی که خمالی هبت هبت دستکاری تداد کردن دبیجنه ما بود دستکاری تداد کردن منه آنده که دبیجنه دستکاری تداد نکریه صح که دیدار که وید مثلا دیچی کری بیشتر تاب خوده موایه دیدار بالفعل دی خازن که درست که دیدار که وید غیر تاشت هم پشتی انگینه دبیجی بیشتر تاب خوده بزنابو لرواندز زیاتر بابلین شەوانە خەڵک لێرە کۆ بێتەوە یاریم عێبسانێ یاخود چا خواردنەوەیەکە یاخود سەردانێکە چەند ڕەفیقێک بێکەوە دێن دانیشن خواردنە خۆن تا درەنگانی شەو تا سعات سێی شەوەوانە خەڵکە مێنێتەوە. رەمەزانی هەوسا ڕەمەزانێکی فێنک و خۆشە ئیدیش خەرک سبەینا بە ڕۆژیە هەر ناسی هەتا شەوێش بازار قەرە بارغە و خۆشە و لە خۆی بە زیادی بی و بازار ڕوانزش لە خۆی بە زیادی بی هەموو سارێ ئیو هەیە قەرە بارغە و خۆشە و هەموو خەرک لەکنیە خڕەبیتەوە و قسەی خۆش و گەمێ خۆشە کرێوەنش هەر کەس ئێستۆمارە والسلام على المرسلين والحمد لله رب العالمين آمين. ایرو بەرەبوونا ما ئێوە ساوە وەیەکەیە خوشکە منە عزیز شوێ ڕەحما خودێ 8 ساڵ عەمرە وێ کردیە 4 ئەولادێ وێ هەنە 3 ڕۆژە بەرێ دەفن کردە ئیرو ئەم هەفتەیەوەی دەرباز دکن بووی هەفتێ ڤاگرێدایی ئێل ملەت قوڕاب قەوم لێزم گشت بەرا ویڤرا بوونە ئەم وەیەکێ دەرباز دکن. ام 30 سالی زیادترن وکی جه روان هاتنه روسیای دا دمینن دفتحات ما کرمانجی درباز ده و چادوه شینا ما عادت ما و درباز ده زارک ما زمان خوب خبر دادن